به نوی خوی گوره و مهربان میوان برزکان آمد ابوانی برز خوشکبرانی خوشویست همولاکتان بخیر بین سرچوان زور خوشحالتان کردین به تشریفینانتان و زور سپاستان دکین. امرو 72 سال تیده پری بسر دامزراندنی پارتی دموکراتی کردستان که اما دیاره لتمنده پارتی پیره بلام لکردار داشت تا گنجه. لم روژه پیروزه دا به پیوستی دزانین سلاو بنیرین بوگیانی پاکی دامزره نری پارتی دموکراتی کردستان بارزانی نمرو حوالکانی و سپاس و پیزانین بو همو سرکردکانی پارتی و اندامان و لاینگران و کادران و جماوری پارتی و سلاوی به پایان بو گلی کردستان که همیشه پشت و پناه پارتی بود. سپاسیان دکم بو خوراگیریان بو التزامیان و بو بردوانبونیان اثر خوات و تیکشان. اگر به دقت تماشای پارتی بکنین براستی زیادتر لبزود نوک ده چی تا لحزب. پارتی مالی همون بوه ای همون توا و آیین و مذهب و پناهگاه کش بوه بو همون تکشرانی عراق و نوچکه لسال 1946 که پارتی دامز را لکاته کی زور هستیار لکاته کی زور ناخوش دا به نسبت گلی کردستان و نتوای کرد چونکه توشی ناامیدیه کی گوره ببون تایبتی که دوای تکشونی کماری کردستان بود لمحابات ولو ساوه تایم رو پارتی بردوام بوده تخبات و تکوشان دستکوتی رولی هبوه لبدستینانی دستکوتی گوره و برپرسیات شیعه لکمو کوریکانی که هاتونه تا پیش رویان دوا پارتی توانی امید بخاطر جگه ناامیدی که همه به لایمن و سروریه که یک جار زور گوره بود تایبتی دوای جنگ جهانی دوام اروکو باسم کرد و تکشکانی همو راپرین و شورشکانی گلی کردستان هیچ نبی بو موای که دریش پارتی نیهشت که گلی کردستان توشی ناامیدی ببی و تسلیمی ناامیدی ببی دستی کرد با قناغی رخصنوی گنج و همو تویجکانی گلکمان تا گشته اوی که لسال 1961 دا شورشی که نتوایی گوری برپا کرد اویش بسر کرداتی بارزانی نمرو حوالکانی شورش ایلول براستی هر شورشی که چکداری نبو شورشی که نتوایی بو شورشی که سیاسی بو شورشی که کمالاتی بو و راپرین و شورشگانی گواسته و بو لنوچهی بو شورشی که نتوایی سرتاسری بو یکم جار بو لزاخوتا خانقین همو خلق کردستان راپری و شورشی کردو لجر یک آلا و یک قیاده شورشی که زور پاک و خاوین و بگرد که به دریجایی شورش دستی نبرد بو هیچ کاری که خلقی بیتوان توشی ایش و آزار ببن ولامی رفتار خراپکان رژیمکانی یک لدویه که عراقی نده و کووان بعکس و به پی رهنمایکانی جنابی بارزانی که اما امرو ببینین چه حکمتی که تیدا بوه همیشه توصیه او بوه که نابی ببی به شر دونتوا شر اما لگر رژیمی که دیکتاتوریه نابی ببی به شر کرد و عرب اما حکمتی که زورش
زوری تێدا بووە و ئێمڕۆژ ئێمە بێ هەر لەسەر و نەهجە بڕووین نابی بهێڵین لەمە و دووەش خلافی ئێمە لەگەڵ ڕژێمێک ببی بە شەڕ و خلاف لەگەڵ ملەتێک. ڕۆڵی پارتی لەگەڵ هێزەکانی تری مەیدانی خەبات دوای نسکۆی 75 دیسان زۆر ڕۆڵێکی بەرچاو بووە چ لە دامەزراندنی بەرەی کوردستانی چ لە ڕاپەڕین و چ لە دامەزراندنی پەرلەمان و حکوومەت و هەروەها لە شەڕی داعش کە هەموو دنیا شاهدە کە زۆرێک لە سەرکردەکانی پارتی گیانی خۆیان بەخشی لە پێناوی پاراستنی گەل و نیشتیمان لە شەڕ و بەڵای تێرۆریستانی داعش شان بە شانی پێشمەرگە قارەمانەکان لە سەنگەردا بوون و خوێنیان تێکەڵ بوو و هەروەها ڕۆڵێک سەرەکی بینی لە پوچەڵکردنی ئەو نیەتە گڵاوەی کە دوای 16 ئۆکتۆبەر ویستیان کوردستان داگیر بکەنەوە و هەموو دەستکەوتەکانمان لەبار بکەن. ڕۆڵی پارتی زۆرە لە بەدەستهێنانی دەستکەوتەکان شان بە شانی حیزبوولایەنەکانی تر و هەروەها مەسئولیەتی پارتیش گەورەیە و زۆرە لە نسکۆکان و لە هەموو گیرروگرفتەکانی کە و کەم و کوڕیەکانی کە هەبووە و هەیە. ئێستاش کاتی ئەوەیە هەموو لایەک بە خوماندا بچینەوە لاپەڕەیەکی تازە بکەینەوە و پارتی دەستی برایەتی و هاوکاری و دۆستایەتی بۆ هەموو لایەنێک درێژەکات. ئێمە پێکەوە توانین دەستکەوتی گەورە بەدەست بینین و ئەگەر بە دیقەتیش تەماشا بکەین هەرچی دەستکەوتی گەورەیە کە بەدەست هاتووە لەو کاتانەدا بەدەست هاتووە کە ئێمە تەوا بووین و پێکەوە بووین. تر پێویستە ئێمە عیبرەت لەو ئەزموونە وەربگرین. بەڕەغمی هەموو کەم و کوڕیەکانی کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا ڕوویاندا بەڵام واقعەیەک ئێستا هاتووتە پێش وەمە دەرفەتێکیشە دەرفەتێکە بۆ چارەسەرکردنی زۆرێک لە گرفتەکان. خۆشبەختانە پارتی و یەکێتی گەیشتوونەتە ڕێکەوتنێکی باش کە پێکەوە و بە یەک بەرنامە و بە یەک وەفد گفتوگۆ بکەن لەگەڵ بەغدا و من لێرە داوا لە هەموو لایەنەکانی تریشەکەم کە هەموو پێکەوە بین. ئەمە مەسەلەیەکی نەتەوەییە چارە نووسسازە بۆ هەمومان حەقە دەست لە دیکتر شکاندن و دژاتی یەکتری هەڵگرین هیچ سوودێکمان لەوە وەرنەگرتووە. من داوایان لێ دەکەم ئەوانیش لەگەڵ پارتی و یەکێتی پێکەوە بن و لە بەغدا پێکەوە بین. بۆ چاکردنی وەزعی ناوخۆشمان ئەوەی هەموومان گلەییمان هەیە هەموومان گلەییمان هەیە لە وەزعی ناوخۆمان ئەبی چاکسازی بکرێ ئەبی هەنگاوی زۆر گەورە باوێژرێ بەڵام بەڕاستی ئەمە لە کاتێکدا دەبی کە هەڵبژاردنێکی ناوخۆیشمان بکرێ بۆ هەرێمی کوردستان حکومەتێکی تازە حکومەتێکی بەهێز دابمەزرێت بۆ ئەوەی هەمووشمان پشتیوانی لێ بکەین بۆ نەهێشتنی ئەو کەم و کوڕیانە و دەستکردن بە چاکسازیەکی بنەڕەتی لە هەموو بۆرێکدا. ئیتر ئومێدەوارم لە جیاتی ئەوەی کە بیر لەوە بکرێتەوە هەڵبژاردن دووە بخرێتن بیر لەوە بکەینەوە چوون هەمووان پێکەوە هەڵبژاردنێکی بێگەرد بێگیر و گرفت شەفاف فەرمونون لە UN لە ڕێکخراوەکانی بیانی لە چاودێری ناوخۆمان چ پێویستە بکرێت بۆ ئەوەی چاودێری بکرێتن و نەهێڵین هیچ گلەیەک بێتە سەر ئەو هەڵبژاردنەکە ئەنجام بدرێتن و بەرەو دامەزراندنی حکومەتێکی بەهێز بچین. ئەمە چارەسەرە و من لێرەدا دەمەوێت بە ڕاشکاوی بڵێم وەکو پارتی بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ دواخستنی هەڵبژاردن نین و لەگەڵی نابین.
لکوتای دا سلاو و دنیرین بوگیانی پاکی شهیدان ریگای آزادی و روزگاری، سلاو بو خانواده شهیدان، سلاو بو کادران و اندامان و لانگرانی پارتی، سلاو بو جماوری خوراگری کردستان لهر کوی بن، سلاو بو پیشمرگ قهرمانکان و سلاو کی تایبتی بو قهرمانانی داستانی خاکرک، سلاو بو گیانی اوانهی که شهید بون و اوانهی لجیان دانماون و سلاو بو اوانهی که هشتان لجیان داماون دست و چاویان ما شکم، چون که لروجانه کی وکو امرو داستانه کی زور گوره آن تومار کرد. چندین فرقه و افواج خفیفه آن هینا بو عراق دایوی که شر عراق و ایران توا بو و پشتیوانی فروکه و توبخانه، بلان براستی لمعجزه اچو اوی پیشمرکان لو داستانه داد کردیان سلاویان بود دنیرینو و شانازیان پیوده کن و پیک واج برای سرکوتن و جار اکتریش دلین اما قد خو ناچمینین.